کاژێر پێنجی بەرەبەیانە هێزێکی زۆری پێشمەرگە و دژەتیرۆر و پەکەکە هاتوونەتە ئەم ناوچەیە بۆ کۆنتڕۆڵکردنی چەند گوندێک لە باشووری شاری کەرکووک و بۆ ئەو مەبەستەش بە درێژایی 15 کیلۆمەتر بە قوڵایی داخوخەوە خۆیان گەیاندوتە ئەم سنوورە و چاوەڕوان دەکرێت پاشکەمێکی دیکە هێرشەکە دەست پێ بکە. هێرشەکە لە سێ قۆڵەوە دەستی پێکرد. دوای بردومانی فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان پێشمەرگە بە پیادە بۆ کۆنتڕۆڵکردنی گوندی ئەلبوو مەحەمەد و گوندەکانی دیکە بەڕێکەوت. قۆڵی دووەم و سێمی هێرشەکانی پێشمەرگە لە سنووری خورماتوو بوو. پێشمەرگە لەو سنوورۆژ گەماروی دەگوندی ژێر دەسەڵاتی داعشی دابوو. ئەمەش بۆیە هۆی ئەوەی فەرماندەکانی پێشمەرگە موژدەی سەرکەوتن ڕابگەێنین. لە هەردوو میحوەرەکە چ لە زەرگە و ئەلبوو زەرگە وچ لە میحوەری ئەلبوو نەجم ئێستا ئەلبوو نەجم گیراوە و هێزەکانمان بەر تەلبوسەڵ و دێهاتەکانی تر لە جوڵان و ئینشەڵڵا لە چەند سەعاتێکی داهاتووە موژدەی سەرکەوتنی تەواو بە هەموو خەڵکی کوردستان و ناوچەکەی شەدەین. پلانی داعش بۆ ڕێگریکردن لە هێرشەکانی هێزی پێشمەرگە دانانی بۆمبی چێنراو بوو. باهۆی زۆری ژمارەی بۆمبە چێنراوەکان هێرشەکانی پێشمەرگە چەند کاژێرێک دواکەوت. بە درێژایی ئەم شەقامە سەرەکیی کە دەچێتە گوندی ئەلبوو نەجم بۆم ڕێژ کراوە. چەکدارانی داعش ئەم بەر و ئەو بەری شەقامەکەیان بۆم ڕێژ کردووە بۆ یەتیمەکانی پوچەڵکردنەوەی میندیانەوە سەرتا ڕێگاکە پاک بکەنەوە تاوەکو ئۆپراسیۆنی هێزەکانی پێشمەرگە درێژەی هەبێ. داعش لە دانانی بۆمبی چێنراو لە باشووری کەرکووک پلانێکی نوێی بەکارهێنابوو. پلانێک کە زنجیرێک بۆمبی چێنراوی پێکەوە گرێدا بوو بە یەکجا دەتەقینەوە. ئەو بۆمبانەی تریشکە هەمانە کە هەڵمان گرتوونەتەوە جگە لەوانەی کە ڕەتڵ و کارەباین بە شیشی زەقت چێنراون بۆی کە هەچ هێزێکی تر لە قەراق جادەکە بڕوات پیا بتەقێتەوە. دوای هەڵگرتنەوەی بۆمبە چێنراوەکان پێشمەرگە لە ماوەی سێ کاژێر داتوانی پلانەکەی خۆی جێبەجێ بکات و 12 گوندی سنووری نێوان داقوق و خورماتوو و کۆنتڕۆڵ بکە. لەو هێرشەی پێشمەرگەدا 18 چەکداری داعش کوژران و چەندین چەک و ئۆتۆمبیلیشان لە دوای خۆیان بەجێهێشت. هێزی پێشمەرگە بە پێی نەخشەیەکی پێشتر داڕێژرا و پەلاماری ئەلبوو نەجم و نزیکەی دەدیاندا پێشتر هاوپەیمانان بە هێرشی ئاسمانی بەشداریان کرد لە پاشان هێزی پێشمەرگەش بە پیاژە بەشداری کرد و ئەو دیانەیان هەمووی ئازاد کردووە. ئێستا دوای ئەو هێرشەی پێشمەرگە سەنگەرەکانی داعش 45 کیلۆمەتر لە شاری کەرکووکەوە دوورکەوتنەوە و زێی گەورە دەکەوێتە نێوان پێشمەرگە و چەکدارانی داعش کە دەکەوێتە سنووری شارەدەی ڕیاز لە باشووری کەرکووک. هیوا حوسامەدین ڕوودا و باشووری کەرکووک.